هەیە دواتر چەند پیرۆزێکی تایبەت دروست بوون ناویژێنرا پرێس و ئەو پرێسێکە ئەو سەختەی کە لە دەستگاکانی پۆلیس یان حکوومەت دەکرێت بۆ ئەوەی ڕای گشتی لە بەرامبەر تۆمەتگەر دروست بکرێت یان کارگەری لەسەر بڕیارەکانی حکوومەت. بۆیە بەریەکەوتنێکی سروشتی دروست بووە لە نێوان ڕۆژنامەنووسان و پۆلیس. ڕۆژنامەنووس دەیەوێت زانیاری لە دەوە بگرێت، پۆلیس ناتوانێت زانیاری لە ڕۆژنامەنووس. حسابی ئەوە کە ئێستا سۆشیال میدیا کارگەریەکی زۆر دەکرێت لە مامەڵەکردن لەگەڵ زانیاریەکان. یان ئێستا وای هاتووە بەشێک لە پۆلیسەکانی حکوومەت زانیاری دەدەن بە ڕۆژنامەنووس لەسەر ئەساسی جسمانی، لەسەر ئەساسی هاوڕێتی یان لەسەر ئەساسی دوور لەوە جەنابان پشتوەوەرگرتن کە یەکێکە لە هاوڕێتی زەونەکان لە سەری ئەمنی یان کارمەندانی حکوومەت. بۆیە لە چوارچێوەی باڵغدا پێویستە ئاماژە بۆ بکەین کە چۆن خۆتان لەو ڕەش و شارانەی ڕۆژنامەنووسان بپارێزن و چۆن خۆتان لەو سیستانەی بپارێزن کە ئەو ڕێنماییانی حکوومەت دەکرێتە بۆ بەکاردانەکان زانیاری ئەنقاز یان بەنا ئەنقاز دەکرێت بە ڕۆژنامەنووسان یان زانیاریەکان زە دەکەن. جا شتە ڕێگەی ئەو نووسراوانەی کە لەسەر مێزی و شوورەکەتان ڕۆژنامەنووسێکان میوانێک فۆتۆی دەکرێت و وڵاتێکاتەوە یان ئەو زانیاریانەی کە خۆت بە دەخوازی خۆت بە شێوازێکی بێهێنی بدەیت بە ڕۆژنامەنووسان و داوای لە دەکەیت زانیاریەکان تەواو بکات. لە کاتێکدەکەوە تاوانە سزای هەیە بەپێی ئەو ڕێنماییانەی لە حکوومەت بەگشتیش یاسایەکمان هەیە لە کوردستان بە ناوی یاسای پێدانی زانیاری یا یاسای بڵاوکردنەوەی زانیاری بە دەستگاکانی دەستگاکانی ڕاگەیاندن. بەریەکەوتنی میدیا و پۆلیس یەکێکە لە گرفتە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان. تاوەکو ئێستا ماوەی زیاتر لە 16 ساڵ کار لە ڕۆژنامەنووسی بە فەعەلیە بە مەیدانی کردووە. زۆر جار لەوانەیە هەڕەشەمان لێکرابێ، لەوانەیە زەفتێکی وامان لێکرابێ کە مثڵەن تا ئاستی سزادانیش. بەڵام ئێستا کە لە کاروباری حکوومەت دەکار دەکەین دەزانین کە بڵاوکردنەوەی هەندێک زانیاری چەند زەحمەتە و مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسان چەند ئەرکێکی قورسە. بۆیە مامەڵەیەکی زۆر شیرانەی دەوێت لەسەرەوەی کە چۆن کارمەندی پۆلیس یان کارمەندی حکوومەت مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان بکات. چەند ڕێگایەکەن یان چەند پلاتفۆرمێکن کە بەریەکەوتنی نێوان ڕۆژنامەنووس و کارمەندی حکوومەت دروست دەکەن. خۆپیشاندانەکان ڕووداوەکان یاکەکەوتنەوە، دروستبوونی قەیرانەکان وەکو لافا و مەلارزەیە یان ڕووداوی هاتوچۆیە ئەوە ڕۆژنامەنووس هەوڵ دەدا زۆرترین زانیاری لەسەر ئەو بابەتە وەربگرێ. تۆش ناتەوێت بەبێ سەروی خۆت یان بەبێ وتەبێژی دەستگاکات زانیاری بدەیت بە ڕۆژنامەنووسەکان. 2 ساڵ پێش یان تا ساڵی پاریش نەخۆشخانەی ئاشتی کاتێک کە ڕووداوێک ڕووی دەدا ڕۆژنامەنووس بە کامێرەوە لە سەرسەری نەخۆشەکە کە لەبەر حاڵەتی مردنە تەسویری وەردەگرت یان لێدوانی لێ وەردەگرت. هەموو هەوڵێکماندا کە ئەوە قەدەغە بکرێت. خۆشبەختانە ئەوە ئێستا جێبەجێ بووە. هیچ شێوازێک ڕۆژنامەنووس ناتوانێت بچێتە ناو وەکو دەڵێن تەواریەکان. قەدەغە کرا بۆ ڕۆژنامەنووس، سزا دەدرێت و ڕۆژنامەنووسێکە سەربەخۆ بەبێ ڕەزامەندی هێمە سەردانی نەخۆشخانەکان یان شوێنی ئەو شوێنانی کە ڕووداوەکانی نەخوازراوی تێدا ڕوودەدەن. دروستکردنی قەلغانی مرۆیی لەلایەن هێزەکانی پۆلیس ئەوە ئەرکی وتەبێژ و بەڕێوەبەرانی ڕاگەیاندنی دەستگاکانی حکوومەتە بە تایبەتی پۆلیس کە مامەڵەی ڕاستەوخۆیان لەگەڵ ڕۆژنامەنووس هەیە یان دەستگاکانی ئەمنی وەکو ئاسایش و دەستگا هەواڵگریەکان. بەڵام ئێوە کارتان لەسەر بەڕێوەبەراتیەکانی پۆلیسە. ئەوان دەبێ ئەو ڕۆشنبیریان هەبێ کە ئێوە ئاراستە بکەن، ئێوە ڕابسپێرن یان بەڕێنمایی کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس بکەن. ساڵی پار لەوەتەی هەوڵی ئەومان داوە کە کەمترین بەرکەوتن لەگەڵ ڕۆژنامەنووس هەبێ. خۆشبەختانە ئیدارەی سەربەخۆی سۆران یەکێکە لەو ناوچانێکە لە ماوەی ئەم 3 ساڵێک کە ئیدارەی سەربەخۆی سۆران دروست بووە هیچ هەڕەشەیەک هیچ ڕێگریەک لە ڕۆژنامەنووس نەکرێت. ئەمە چۆن دروست دەبێ؟ ڕێگریکردن ئەوە نییە کە تۆ ڕۆژنامەنووسەکە بگری
لێ نەگەڕێی شوێنەکە تەسویر بکە. ئێمە هەوڵماندا کە دانیشتنی ڕاستەوخۆ لەگەڵ ڕۆژنامەنووس بکەین، کۆنتاکتی ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێوەبەرانی دەستگاکانی ڕاگەاندن لە کوردستان بکەین، تێیان بگەینین کە ڕووماڵکردنی هەندێک زانیاری زەرەرە بۆ سەر ئاسایشی کۆمەلگا و بۆ سەر خودی دەستگاکە میدیایەکەش. بیان کوشتن ئەگەر وەکو هەواڵیش بڵاو بکرێتەوە، بەڵام وردەکاریەکانی زانیاری وردەکاری بڵاو نەکرێتەوە، چونکە ڕۆژنامەنووس وا خەڵک فێر دەکات کە چۆن خۆیان بکوژن، چۆن خۆیان لەسەر شاخێک فرەدەنە خوارەوە. ئەمانە هەموو ئەو هێڵە سوورانن کە ڕۆژنامەنووس نابێت لەیانەوە نزیک بێ و ئەو هێڵە سوورانەشە کە وتەبێژی دەستگاکانی پۆلیس نابێ بیاندا بە ڕۆژنامەنووس، بەڵکو ڕابسپێرێ یان بەرز بکاتەوە بۆ سەروی خۆی. کارمەندێک کە خەفەرە لە شوێنێک ڕادەسپێردرێ بۆ ئەوەی بچێ بۆ شوێنی ڕووداوەکە بە هیچ شێوازێک نابێ ئەو زانیاریە بە ڕۆژنامەنووس بدرێ، بەڵکو زانیاری کۆبکاتەوە و بیدا بە وتەبێژی دەستگاکەی خۆی. اینجا ئەو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی زانیاریەکە بە شێوی ڕاستەخۆ یان نەڕاستەخۆ بڵاو بکرێتەوە. اینجا باسی ئەوەش دەکەن کە زانیاریەکە بە چ شێوازێک بڵاو دەکرێتەوە، ئایا لە ڕێگەی لێدوانە یان کۆنگرەی ڕۆژنامەنووسیە. ئێمە لە کوردستان باسی دیموکراسی دەکەین. یەکێک لە ڕەهەندە سەرەکیەکانی دیموکراسی ئازادی ڕادەربڕینە، بەڵام ڕۆژنامەنووسان ئەویان بیر چووە کە ئازادی ڕادەربڕین جیاوازە لەگەڵ ئازادی ڕۆژنامەوانی، واتە فری ئەکسپرێشن لەگەڵ فری دموکراسی بۆ ڕووماڵکردنی زانیاری دوشتی لێک جیاوازن، بەڵام ئەوان ئازادی ڕاگەیاندن بە ئازادی ڕادەربڕین تێگەیشتون. ئێمە دەتوانین ڕێگە بە خۆپیشاندانێک ڕێگە بە ئەنجامدانی خۆپیشاندان بکەین، بەڵام ناتوانین ڕێگە بە ڕۆژنامەنووس بدەین هەموو ئەو شتانەیە کە لە ناو خۆپیشاندانەکە ڕوودەدەن بڵاو بکرێنەوە. ئازادی ڕادەربن و گرفتی پۆلیس ناونیشانی دووەمە ڕێگریکردن لە ڕۆژنامەنووسان بە پێی کات و شوێن دەگۆڕێت. مەسەلەن پێویستە پۆلیس ڕێگری لە ڕۆژنامەنووس بکە کاتێک کە خۆپیشاندەرێک ئاڵای وڵاتێک دەسووتێنێ. ئەمە زۆر خەتەرە. لە چەند ساڵی ڕابردوو لە خۆپیشاندانەکانی 2005 کاتێک کە تورکیا دەیویست هێرشی سەر کوردستان بکە، چەند کەسێک کە سەر بە نەیاری کورد بوون دواتر دەستگیر کران و لە نامیلکە هەیە، ئەگەر دوای بچنە سەری باس لەوە دەکە، چەند کەسێک دەیانویست لەو ڕێگەیەوە تورکیا زیاتر تووڕە بکە. دواتر ئەم کەسانە دەستگیر کران و دانیان بە تاوانەکەشتانە کە چۆن ئاڵای وڵاتێک کە سەروەری وڵاتێک دەسووتێنرێ ڕێگری لێ بکرێت. بۆیە پۆلیس پێویستە ڕێگری لەو بابەتە بکە و لە چه شوێنێک شوێنەکان جیاوازن. بۆ نمونە و باڵەخانەی سۆران کە ئاگری تێبەر بوو، پێویستە دەستگاکانی پۆلیس ڕێگری لە ڕۆژنامەنووسان بکەن بچێتە شوێنی ڕووداوەکە، چونکە شوێنی تاوان یان شوێنی ڕووداوەکە دەشێوێنێ سەرچاوەکانی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە ئالۆز دەکا، بە تایبەتی لە حاڵەتەکانی کوشتن یان خۆ کوشتن. ڕووداوەکانی لافاو بوو، مەلەرزە، جەنگ، ئاگرکەوتنەوە، خنکان، خۆکوشتن، تاوانە جۆر بەجۆرەکان، ئەمەش کات و شوێنی خۆی هەیە. پێویستە کارمەندی پۆلیس بە تایبەت هەندێک ڕۆژنامەنووس ئەوە ئیستیغلال دەکەن کە لە پەخشی ڕاستەوخۆ مایک دێنیتە بەردەم یەکێک لە کارمەندەکان کە بەڵێ پەخشی ڕاستەوخۆی و زانیاریم پێ بدە. زۆر جار مووقفێکی ئیحراجکەرە، مەجبور دەکات، ناچار دەکاوە، یەکێک لە تاکتیکەکانی ڕۆژنامەنووسە، ناچار دەکات کە قسەی بۆ بکەیت. پێویستە زۆر زیرەکانە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسەکە بکرێت کە تەنها ئەوەندە بڵێ وتەبێژی پۆلیس دواتر لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکە دەخاتە ڕوو. واتە بە کورتی عەرزی عەزەڵاتکردنی کارمەندانی پۆلیس قەدەغەیە. ئەمە پێویستە ڕابسپێردرێت، چونکە هەر دووبارە دەکەمەوە پێویستە وتەبێژەکانی دەستگاکانی پۆلیس یان بەڕێوەبەری پۆلیسی هەرێم یان بەڕێوەبەری گشتی پۆلیسی ئیداری سۆران لەسەر بابەتەکە قسە بکە. درکاندنی نهێنی وردەکاریەکان تازە باسمان کرد و کۆنگرێ ڕۆژنامەنووسی چۆن دەکرێت بەڕێوەبەری دەستگای بە وتەبێژی پۆلیس یان بەڕێوەبەری ڕاگەاندنی شوێنەکە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی داخراو یان کراوە ئەنجام دەدا. داخراو شوێنێکە لە ناو بەڕێوەبەراتی پۆلیسەکە شوێنێکی تایبەت ئامادە دەکرێت بۆ پرێس کۆنفرانس
و کراوەش لە شوێنی ڕووداوەکەیە کە زۆربیان بە شێوەی لایف ڕووداوی زانیاریەکە دەکەن. اینجا دروستکردنی کۆنتاکت کە لە ڕێگەی بەڕێوەبەری دەستگای پۆلیس ئەنجام دەدرێت هەموو ڕۆژنامەنووسەکان بەبێ جیاوازی بانکێشتی کۆنگرە ڕۆژنامەنووسەکە بکرێت پێویستە ڕۆژنامەنووس ئەتەکێتی خۆی هەبێ نابێت سەر بەخۆ مەسەڵەن کۆنگرە ڕۆژنامەنووسی لە پێش دەرگا بێ نابێت ڕێگەی پێ بدرێ بێتەوە بە ڕێبەراتی پۆلیس بۆ ئەوەی هەندێک زانیاری وەربگرێت یان بیان کاتە پرسیار ئاراستەی پاڵەوانی کۆنگرە ڕۆژنامەنووسەکە بکە. زۆر ئاگاداری ئەوە بن زۆر حاڵەتی وا هەبووە کە لە ناو ئیداری سۆران کۆنگرە ڕۆژنامەنووسیمان هەبووە ڕۆژنامەنووسەکە ئەو ئیستیغلال کردو دەیەوێت بێتە ناو هاتووەش زانیاریشی وەرگرتووە بەڵام دواتر مامەڵەیەکی وامان لەگەڵ کردووە کە لەگەڵ دووبارە بوونەوەی ئەم حاڵەتە کۆنگرەی ڕۆژنامەنووسی لە قەدەغە دەکرێت واتە بایکۆتی ئەو میدیا دەکرێت. یەکێک لە گەورەترین ئاستەنگەکانی پیشەی بەردەم جێبەجێکردنی یاسا کارلەکانی پۆلیس و ڕۆژنامەنیدا ئەو پرسیارە کە کێ شایستەی ئەوەیە ڕۆژنامەنووس بێ و مافە تایبەتەکانی ڕۆژنامەگەری کێ دەگرێتەوە. حتمما هەمووتان سوۆشیال میدیا بەکاردێنن. سوۆشیال میدیا لە دوایین کۆبوونەوەمان لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی کوردستان ئاماژەمان بۆ دەکە یەکێک لە گەورەترین سەرێشەکانی حکوومەت یان بۆ ئێمە سوۆشیال میدیایە ئەو پێیجەوانانن کە خۆیان بە ڕۆژنامەنووس دەناسێنن کە من بە ڕۆژنامەنووسیان دانانیم لەبەرەوەی هیچ یاسایەکی تایبەتمان بە کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانیە کە باس لە سوۆشیال میدیا بکە تەنانەت هیچ یاسایەکیشمانە کە باس لە میدیای ئەلکترۆنی بکە. بۆیە ڕیسێرچەکانیش ئێستا فۆکسیان لەسەرەوەیە کە چۆن مەعالەجەیان بابەتە بکەن. سۆران میدیامان هەیە چەند باز میدیامان هەیە چەند پیجێکی ئەوە چەند پیجێک لە ناو سۆران چەند پیجێکی دیکەشمان هەیە کە سەرچاوەکانیان دیارنین سۆران میدیای سۆرانە نازانم زۆر سۆران نیوزە ئەوانە توانیتمان کە بزانین ئەدمینەکانیان کێن و ڕێکاریتون بەرامبەر یان دەگیرێتە بەر هەر بابەتێک بڵاو بکەنەوە کە دژی یاساکانی حکوومەت و سەروەری کۆمەڵگە بن و زۆر بابەتیشان پێڕەش دەکرێتەوە لەبەرەوەی کە پێچەوانەی بڕیارەکانی حکوومەت و یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و یاسای وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە کە باس لە بابەتی ڕاگەاندن دەکات. کێ شایستی ئەوەیە ببێتە ڕۆژنامەنووس لە ڕاستیدا تاوەکو ئێستا ئەگەر لە بن بپرسن هیچ پێوەرێکی سەرەکی نییە کە کێ ببێتە ڕۆژنامەنووس. ئەوە یەکێکە لە گرفتەکانی سەرەکی. لە دوایین سەردانی قونسوولەکانی ئەڵمانیا چیک بەریتانیا ئەمریکا ئەوانە کە ئاماژەمان بە گرفتەکانی میدیا لە کوردستان کرد ئەوان پرسیاریان کرد بابەتەکە چییە؟ ئەوان زۆر درکیان بەوە کرد کە تاوەکو ئێستا لە کوردستان گرفتی ئەوەی هەیە کە کێ بکرێتە ڕۆژنامەنووس ڕێگە بە کێ بدرێ واتە ئەو کەسە کێیە کە تایبەتمەندی بوون بە ڕۆژنامەنووسی هەیە لە ڕووی ئەخلاق لە ڕووی سیما لە ڕووی جلوبەرێک لە ڕووی ڕەچاوکردنی ئەتەکێتی ڕۆژنامەنووس و لە ڕووی شارەزایی لە باگراوندی کاری ڕۆژنامەنووسی و باگراوندی یاساکانی حکوومەت. ئێستا لە ڕۆژنامەنووسێک بپرسی باسی بابەتێکی مێژووی لەسەر بڕیارەکانی حکوومەت بکرێ نازانێت چکە خوێندنەوەی لەسەر بابەتەکانیە. زۆر جار بانکێشنامە لە بۆردێکی تایبەتی ڕۆژنامەنووسیمان هەیە لە ئیدارەی سۆران کاتێک کە بانکێشنامە دادەنێم دەنووسێ ڕاستن لە ناو گروپەکە دەنووسێت کە شوێن و کات یعنی تااقەتی ئەوەی نییە بانکێشنامەکە بە تەواوی بخوێنێتەوە بۆی بزانێ سیمینارەکە لەکوێیان کۆنفرانسەکە لەکوێیە. لە دوو ئاهەنگی هۆڵی بۆنەکانی چەند ڕۆژی ڕابردوو ئەوەتان بینی کە ڕێگریمان لە ڕۆژنامەنووسان کرد کۆنسرتەکە زۆر بەهادی زۆر بە جوانی بەڕێوە چوو بەبێ خەڵکی زعاج بکرێ بەبێ ئەوەی کە مافی میدیاکانی تر پێشێل بکرێ. یەک تەلەڤیزیۆنمان کردە سپۆنسەری ڕووماڵی چالاکیەکە دەکرێت لە ڕێوە لینکی تایبەت بدرێ بە ڕۆژنامەنووسەکان دەستگا میدیاکان. ئێوەش دەتوانن وتەبێژەکانی بەڕێبەرەتەکانی پۆلیس بەرگری شارستانی پۆلیسی هاتوچۆ پۆلیسی فریاکەوتن هەموو ئەو دام و دەستگانی کە پێوەستن بە پۆلیس زۆر جار مرچ نییە تەنها هەموو ڕۆژنامەنووسەکان داوەتی کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە بکرێت دەکرێت یەک کەناڵ لینکەکە بداتە هەموو کەناڵەکان ئەگەر بابەتەکە زۆر گرنگ بێ. مافە تایبەتەکانی ڕۆژنامەنووس کێ دەگرێتەوە ئەوە یاسای کاری ڕۆژنامەنووسی هەیە دواتر دەتوان لە گۆگڵ سێرچی بکەن یان لە
وێبسایتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان یاسایەکی تایبەتی ڕۆکاری ڕۆژنامانی هەیە ساڵی 2007 و 2007 و ساڵی 93 دوو یاسای کاری ڕۆژنامەنووسیمان هەیە هەرچەندە نەقسی هەیە داوامان کردووە کە لە پانێڵی ئیداری سەربەخۆی سۆران کە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی سازمان کرد بەرپرسی سندیکای ڕۆژنامەنووسان لەوێ بوو و چەند پسپۆڕێکی بواری ڕۆژنامانی لەوێ بوون داوامان کرد کە هەرچی زووە بەپەلە بکرێ ئەگەر لەم کابینێش ئینشاڵڵا لە کابینەی دەیەم دامەزراوەیەک بە ناوی ئەنجومەنی ڕاگەاندن پێک بهێنرێ و کار لەسەر هەموارکردنەوەی یاسای ڕۆژنامەنووس بکرێ اینجا لەوێدا ئەو تایبەتمەندیانە دیاری بکرێت کە کێ دەگرێتەوە ببێتە ڕۆژنامەنووس و مافو امتیازەکانی چین و چۆن مامەڵە لەگەڵ دەستگاکانی پۆلیس یان ئەمنی بکە. لۆژیکی جێبەجێکردنی یاسا جێبەجێکەرانی یاسا باشتر وایە بە شێوەیەکی پیشەیی و لەژێر ڕۆشنایی دەستوردا مامەڵە بکەن بەم شێوەیە. پۆلیس دەتوانێت داوا لە ڕۆژنامەوانان بکە کە هەنگاو بنێن بۆ سەلامەتی خۆیان و پاراستنی بەها پیشەیەکانی خۆیان لەو کارانە بە دوور بگرن کە دەستێوەردان لە چالاکیەکانی پۆلیس بکەن. دەزانی سلوکی قسەکردن یان ئەخلاقی قسەکردنی پۆلیس زۆر گرنگە لەگەڵ ڕۆژنامەنووس بەپێی ئەوەی کە هەموو ڕۆژنامەنووسەکان ناڵێم خراپن بەشێکیان بە هەڕەمێکی بوونەتە ڕۆژنامەنووس بەشێکیان ڕۆژنامەنووسی زۆر بەڕێز و ئەکادمین و پیشەیەنە مامەڵە لەگەڵ کاری ڕۆژنامەوانی دەکەن بەڵام گرنگتر لەوە مامەڵەی بەڕێستانە تێهەڵدانی شەخص دوور لە ڕووی بەڕێستان تێهەڵدانی ڕۆژنامەنووس یەکێکە لە سیمان ناشرینەکان کە دەستگای پۆلیس ناشرین دەکات پێش چەند ساڵێک دەستگای ئاسایش لای خەڵک و ڕۆژنامەنووس زۆر ناشرین بوو بەڵام لەو ڕێژەوە کارمە لەسەرەوە کرد کە پێویستە دەستگاکانی ئاسایشیش ماوڵەیەکی ژیرانە و باشتر لەگەڵ ڕۆژنامەنووس بکەن ڕێگریان لێ بکەن بەڵام تێهەڵدان و گرتن نە بە شێوازێک کە قەناعەت بەو ڕۆژنامەنووسە بهێنرێ کە ڕووماڵی بابەتەکە نەکە بەڕێزەوە مامەڵی لەگەڵ بکرێت. چەند ڕۆژنامەنووسێکە بوون لە ساڵێنە ڕابردوو دەیانویست چەند زانیاریەکی نهێنی لەسەر دەستگاکانی پۆلیس بزانن. ئێمە بانگمان کرد کە دەستبردن بۆ بابەتە هێڵی سوورە لەبەرەوەی دواتر ئیجرات لەگەڵ ئێمە دەکرێت چونکە ئێمە ڕۆژنامەنووسان ئاراستە دەکەین لەو ڕێەوە قسەمان لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان کرد و لەگەڵ بەرپرسی هەموو دەستگاکانی ڕاگەاندن لە کوردستان و لە ڕۆژی پێنجشەممەش قسەم لەگەڵ جوتیار عادل و بەڕێوەبەری فەرمانگەی میدیا و زانیاری کرد کە پێویستە بەڕێستان هەفتانە یان مانگانە گفتوگۆی ڕاستە و خۆتان لەگەڵ بەڕێوەبەرانی ڕاگەاندنی تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی لە کوردستان هەبێ بۆ ئەوەی ڕێنماییان پێ بدەن هێرشی ناڕەوا هێرشی میدیایی نەکەنە سەر دام و دەستگاکانی حکوومەت کە ئەمە دوجار زەرەری هەمومانی تێدایە. دووەم بە سندیکای ڕۆژنامەوانان و دامەزراوە میدیەکان بڵێن بە پەلە ناتوانن هەموو جۆرە زانیاریەک بدەن تا کاتێکی گونجاو بۆ وەڵامدانەوە. هەروەکو ئاماژەم بە کۆنگرەی ڕۆژنامەنووسی کرد کە دەکرێت لە ڕێەوە قسە لەگەڵ بەڕێوەبەرانی دەستگا ڕاگەاندنەکان بکرێت بۆ ئەوەی نوێنەری دەستگاکانی ڕاگەاندن بانگیم کۆنگرە ڕۆژنامەنووسیە بکرێت. چەمکی ڕۆژنامەوانی دەگۆڕێ سیتیزن جۆرنالیزم، دیجیتال جۆرنالیزم، سوشال میدیا و سایبەر سپیس میدیا ئەمانە هەموو ئەو زاراوانن کە ئێستا لە کاری ڕۆژنامەوانی بڵاو بووینەوە دواترینیان مۆبایل جۆرنالیزمە سیتیزن جۆرنالیزم جیاوازە لەگەڵ کاری ڕۆژنامەوانی واتە هاوڵاتیەک کە مۆبایل هەڵدەگرێ و پیجێک دادنێ یان ئەکاونتێک دادنێ یان وێبسایتێک دادنێ مانای ئەوە نییە کە تۆ ڕۆژنامەنووسی تۆ بەکارهێنەری سۆشال میدیایی خەڵک ئەوەی لێ تێکەڵ بووە لەبەرەوەی شارەزایی بەها و ئیتیک چۆن ئێمە لە کۆمەڵگەدا ئەخلاقی تاک پەروەردە دەکرێت بەو شێوازەش ئەکادیمیایەک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست پێ دەگوترێ ئانادۆلو ئەکادیمی ئەژەنسی لە تورکیا تەنها لە ڕۆژهەڵاتی ناوڕاست یەک ئەکادیمیا هەیە وەکو قوتابخانەیەک ئەکادیمیای پێ دەڵێن کە ڕۆژنامەنووس پەروەردە دەکات لەسەر ڕاهێنانی بەهاکانی ڕۆژنامەوانی
واتە ئەخلاق چۆن منداڵی خۆت پەروەردە دەکەی کە دەست بۆ هەموو شتێک نەبە بۆ هەموو شوێنێک نەڕوە سەیری هەموو شتێک نەکە حرام نەخوا درۆ نەکە بەو شێوازەش ڕێک ڕۆژنامەنووس پەروەردە دەکرێت. بۆیە ئەم کۆنسێپتە پێویستێ بە گۆڕانکاریە واتە باسم کرد کە پێویستە یاساکانی کاری ڕۆژنامەنووسی هەموار بکرێنەوە گۆڕانکاری تێدا بکرێت بە هەمان شێوە پێویستە ئەوە دیاری بکرێت کە کێ ڕۆژنامەنووس بێ و کێ وتەبێژی پۆلیس بێ ینی وتەبێژەکانی پۆلیس بەڕێوەبەرانی ڕاگەاندنیش پێویستە خولی ڕاهێنانی و بەردەوامیان پێ بکرێت ئەگەر ڕۆژنامەنووسیش نەبێ ئەگەر لە دەستگایەکانی ئەکادیمی ڕاگەاندنیش پەروەردە نەکرابێ بەڵام پێویستە شارەزای ئەتەکێت و بەهاکانی کارڕای ڕۆژنامەوانی بێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ کاری ڕۆژنامەنووسی بکە. کەواتە یاسای دەوڵەت و پاراستنی نهێنیەکانی دەوڵەت بۆ پەیامێران درێژ دەکاتەوە و ئەم دوو هۆکارانەی کە کارلێکی پۆلیس و پرێسیان لە بنەڕەتدا ئالۆستر کردووە مەبەستمان لە موبایلە تازە باسم کرد کەواتە تا پێتان دەکرێت ڕێگری لە هەندێک هاوڵاتی بکەن کە لە ڕووداوە نەخوازراوەکان فۆتۆ یان وێنەی ڤیددیۆیی دڵتەزێنی ڕووداوەکە بڵاو دەکەنەوە بە تایبەتی ئەو ڤیددیۆ ڕسمانی کە خوێنیان تێدایە. ئێستا لە چەند حاڵەتێکدا باسم کرد کە سەرچاوەکانی لێکۆڵینەوە ئالۆستر دەکا بۆیە ڕێگریکردن لەو بابەتە زۆر گرنگە تا و کاتێک کە هەر دەگەڕێنەوە لای بەڕێوەبەرانی یان وتەبێژەکانی پۆلیس. ئەرک و بەرپرسیارەتەکان شێواون ئەفسەرێک دەتوانێت مافەکانی ڕۆژنامەنووسێک پێشێل بکە ڕەنگە ڕۆژنامەنووسێک سەلامەتی خۆیان کەسانی دیکە بخاتە مەترسیەوە ڕەنگە ڕوبەڕووبوونەوەی نێوان ئەفسەران و کارمەندانی ڕۆژنامەگەری لە ژێر کۆنتترۆل دەربچێت و متمانەی پۆلیس کۆمەڵگە زیاتر لەناو ببە. بیزان باس لە تێ هەڵدانی ڕۆژنامەنووس دەکرێت. بانکردنی ڕۆژنامەنووس بۆ شوێنی کارەکەت خواردنەوەی چایەکی دۆستانە بەیەکەوە ئەمەوا دەکات کە وەکو دەڵێن مراعاتێکی باشتر بۆ حاڵەتەکە بکرێت. شەوی ڕابردوو یەکێک لە ڕۆژنامەنووسان پەیوەندی کرد کە چەند بابەتێک هەیە ئیدارەی سۆران یان ئیهمالیان کردیە یان ئاگادار نیە. ئەوەی پێڕاگەاندن کە ئەگەر لە بەخاتری هاوڕێتی ئێمە نەبێ من بابەتەکە زۆر گەورە دەکەم لەوەی کە ڕای گشتیش دروست بکە یعنی ڕای شەقامیش بجوڵێنێ تەنانەت کاریگەری لەسەر بڕیارەکانی حکوومەتیش هەبێ. یعنی ڕۆژنامەنووس دەتوانێت نەک تەنها لە ڕووی میدیاییەوە لە ڕێگەی هاوڕێتی لە ڕێگەی بەڕێوەبەرانی دەستگاکانی ڕاگەاندن زانیاریەکە بە نهێنی بە تۆ بگەینێ و تۆش بەسەروی خۆت و بابەتەکە چارەسەر بکە. ڕۆژنامەنووس هەیە ئێمەوەمان مەسەڵەن لێ ڕاهێنراوەکە بە دژایەتی نا بەس نەفەسێکی دژایەتی نا بە سیاسەتێکی دژمنکارانە نا بەڵکو لە ڕێی هاوڕێتیەوە ئەو بابەتە چارەسەر بکەن. یاسای خراپبەکارانی ئامرەکانی پەیوەندیەوە یەکێک لە یاساکانە و سزاکانی لە هەرێمی کوردستان دیاری کراون کە یاسای ساڵی 2010 حتمان جەنابتان دەزانن پەکە پەرلەمانی کوردستان بە ناوی قەدەغەکردنی خراپبەکارهێنانی ئامرەکانی پەیوەندی دەرکرد. ئێستا لە تورکیا یاسایەک هەیە بە ناوی یاسای ڕێگری هاوڵاتی کە ڕووداوێکی هاتوچۆ دەبینێ لەسەر ڕێگاکان یان ڕووداوێکی ئاگرکەوتنەوەیە یان کوشتنە یان خۆکوشتنە بە هیچ شێوازێک بۆی نییە مۆبایلەکەی دەربنێ و تەسویرەکەی بکە یان لە سۆشیال میدیا بڵاو بکاتەوە. سزای زۆر قورسی لەسرە سزاکەی لە 5 ساڵ کەمتر نییە و لە 10 ساڵی زیاتر نییە جگە لە سزای مادی. خۆزگای مەشە و یاسایمان لە کوردستان هەبە هەر کەسێک بە هەڕەمەکی ئەو چەکە مەترسیداری دەستی بەکارنهێنا بکە مۆبایلە بۆ ڕووماڵکردن بەکار نەهات بە هەرچەندە میدیا بە تایبەتی لە جەنگدا زۆر گرنگە لە دوایین بڕیاری هاوپەیمانان پێکهێنانی لێژنەی ژووری ئۆپەراسیۆن بوو لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە کە ڕۆژنامەنووس ئاراستە بکرێن بۆ بەرەکانی جەنگ
بەڵام بەپێ و ڕیار و ڕێنمایانی کە وەزارەت هەردوو وەزارەت هەیەنەوە هاوپەیمانانیش سەرپەرشتی دەکەن چونکە کۆڵن پاول لە 2003 کاتێک کە هێرشی سەر عێراقیان کرد ڕۆژنامە نووسەکانی CNN و VOA و مەسەلا CBC ئەوانەی ڕاستپارد پێگوت کە پێویستە لە دەستێکی سەرباز کامێرە بێ و لە دەستێکیش چەک بێ بۆ ئەوەی هەم جەنگی میدیایی دژی دژمن بکەین و هەم جەنگی ڕوبەڕوو کەواتە بزانن میدیا چەند مەترسیەکی گەورە هەیە ئەگەر لە ژێر ڕێنماییەکانی حکوومەت یان لە ڕێژێر ڕێنمایی و ڕاستپاردەکانی وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامە نووسان نەبێ مەترسیەکی گەورە دەنێتەوە چجا بگاتە ئەوەی کە هاوڵاتیەک لە سەرجادا لە ڕووداوێک ڕسم و ڤیدیۆی ڕووداوێکیان حاڵەتێک بڵاو بکاتەوە حتمما جەنابتان ئەوەتان زانیوە لە ڕێی جەنابی کاک بەیاروان ئەو خولەتان پێشتر هەبووە شارەزان لە یاساکانی بە خراپ بەکارهێنانی ئامێرەکان بە تایبەتی مۆبایل نووسین و پەخشکردنی هەواڵ لەلایەن ڕاگەیاندنەکانی پۆلیس publishing writing news یان میدیا دپۆف کۆپ ئەرکی ڕاگەیاندنی بەڕێوەبەراتیەکانی پۆلیس هەواڵ و بانگەشە و پروپاگەندا و بڵاوکردنەوەی هۆشیاری ئەرکی دەستگاکانی پۆلیس تەنها ئەوە نییە کە هەواڵ یان بانگەشە بۆ بەڕێوەبەرەکەیان یان بۆ دەستگاکەیان بڵاوکەنەوە بەڵکو یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی میدیای حکوومەت یان میدیای پۆلیسەوەیە کە هۆشیاری بە شێوەی نووسین بە شێوەی وێنە ڤیدیۆ بڵاوکەنەوە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی سۆران ڕێنمایی زۆر باش بڵاو دەکاتەوە ڕێنماییەکانیان زۆر باشە بەڵام تا ئاستی لەو ئاستە نییە کە بڵێن زۆر بەرزە بەڵام ئیشیان لەسەر کردووە ینی بێژگە لە هەواڵەکانی بەڕێوەبەری خۆیان کار لەسەر هۆشیارکردنەوەی خەڵکیش دەکەن ئاگاداریش بڵاو دەکەنەوە بە تایبەتی لە گیرانی ڕێگاکان لە وەرگەڕانی ئۆتۆمبیلەکان بەستنی پشتێنەی سەلامەتی بەکارهێنانی ئامێرەکانی ئاگرکوژێنەوە حەریقیان من لە چەند حازرەیەکی ئەوان کە لەوێ بەشدار بووم زۆر بەجوانی باس لە شێوازی پەڕینەوەی هاوڵاتی دەکا چۆن شوفێر ڕێگە بە پەڕینەوەی سەرنشین بدە یان پیادە بدە و هەموو ئەو بابەتانیان زۆر گرنگە بەڵام من پێشنیار دەکەم بۆ بەڕێزیان کە ئەو سمینارانە بکرێنە ڤیدیۆی کورتیش بن ڕۆژانە بڵاو بکرێنەوە لە پیجیان لە پیجەکانی تریش ئەنجا پلاتفۆرمەکانیان زیاتر لە سۆشیال میدیایە لە فەیسبووکە لە ئینستاگرامە لە یوتیوبە و دەکرێت لە بەڕێوەبەراتی پۆلیسی هەرێمیش پۆلیسی پارێزگای هەولێر یان دەکرێت وێبسایتی تایبەت بەخۆیان هەبێ ئەم زانیاریانە بە شێوەی لینک بڵاو بکەنەوە و بەڕێوەبەراتیەکانی ئاگرکوژێنەوە کە حاڵەتەکانی ئاگر بەرەو هاوین دەڕۆین احتیمالە یان لەوانەیە پێویستی بەوە بێ کە چۆن لە ماڵەوە ئافرەتێک ئەگەر تەباخێکیان کەپسولە غازێک ئاگر بگرێت چۆن دەکوژێنرێتەوە بوونی ئامێرەکانی ئاگرکوژێنەوە یان خۆپاراستن یان لە غاز لێچوون ئەو بابەتانە زۆر گرنگن و دەکرێت بەڕێوەبەراتی پۆلیس یان بەڕێوەبەراتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانە یان بەڕێوەبەراتێک گشتیەکان ئەوانی دیکە چۆن خەڵک فێر بکەن کە نزیکی شوێنەکانی تاوانکاری نەبنەوە زۆر نزیکی شوێنەکانی ئاگرکەوتنەوە ڕووداوی نەخوازراوەکان نەبنەوە تایبەتی لە لافاو چۆن خەڵک خۆیان بپارێزن بەڕێوەبەراتی پۆلیس و بەڕێوەبەراتیەکانی ئاگرکوژێنەوە و ئەرکە قورسیان لەسەر شانە پێویستە خەڵک لەو بابەتە زیاتر ئاگادار بکەنەوە و زۆر سپاسان دەکەم ئەگەر شتێکم لە بیر چوو بێتەوە بەبیرم بینەوە ئەگەر پرسیارێکتان هەیە فەرموو لە خزمەتتانم زۆر سپاس